دووکەڵێکی ڕەش بەشێک لە ئاسمانی شاری سلێمانی گرتووەتەوە. دەرکەوت کارگەیەکی گەورەی ڕسایکلینی تای ئۆتۆمبیلە و ئاگری گرتووە. بەوتەی وتەبێژی پۆلیسی بەرگری شارستانی سلێمانی کارگەکە هیچ مەرجێکی سەلامەتی تێدا نییە و ئەوەش جاری دووەمە کە ئاگر دەگرێت. لەبارەی هۆکاری ئاگرکەوتنەوەکەشەوە دەڵێت بەو پێی شوێنەکە چۆڵ کراوە گومانیان هەیە ئاگرەکە بە ئەنقەست کرابێتەوە. بەدڵنی ئەم کارگەی هیچ جۆرە مۆڵەتێکی لای ئێمە وەرنەگرتووە لانی کە مەگەر مۆڵەتی لای ئێمە وەرگرتە مەرجی سەلامەتی مامەسەرا جێبەجێکە خۆتان نەزانن شوێنەکە زۆر کراوە تا کوێ سەر خاوەنەکەی دیار نییە بەڕاستی چەند جارێک پەیوەندی پێوە کراوە لەلایەن پۆلیس لایەنێمەوە خاوەنەکەی هەتا کوێستا ئەم کارە سادە گەورەی ناوەتەوە ئەم هەموو تای لێرە کۆ کردوێتەوە ژینگەی شاری پیس کردووە هەتا کوێستا ناهاتەوە بەڕاستی لای وەکو بەرگری شارستانی هیچ جۆرە مۆڵەتێکی لێ ئێمە وەرنەگرتووە کارگەیە و گومانی شەکەین ئەم ڕووداوە دەستیان قەز بێت چونکە هیچ هۆکارێک نییە لە کەم تەرخەمی زیاتر بۆی کە بڵێن ئەماگرە لە دەرەوە هاتۆتە ناوە هیچ جۆر ڕووداویشی وادانە ئاگەرگە لە ناو خۆیان دروست بووە. ماوەیەکە کارکردن لە کارگەکە داوەستاوە بە هەزاران تەن تای ئۆتۆمبیلیش کۆکراوەتەوە. لایەنە پەیوەندیدارەکان گومانیان هەیە خاوەنی کارگەکە خۆی هۆکاری ئاگرکەوتنەوەکە بێت. لەبارەی زیانە ژینگەیەکانی ئاگرەکەشەوە بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سلێمانی دەڵێت ئاگرەکە زیانی ژینگەی زۆری لێکەوتوێتەوە و با بڕی 10 ملیۆن دینار سزای کارگەکەیان داوە. هەروەها پێشنیاریشیان بۆ دەستەی گشتی ژینگە کردووە کە ڕێکاری یاسایی لە دژی خاوەن کارگەکە بگرنە بەر. دادگایە هەیە لە 150,000 تا 200 ملیۆن غەرامە بنووسێ بۆ ئەوەی ئەمڕۆکە ڕووی داوە پێویستە پێشتریش حاڵەتی جارێک کە ئەمە ڕووی داوە ئاگادارمان کردێتەوە کە ئەبێ و قەرەبوو بکرێتەوە قەرەبوو بە زیادکردنی ڕوبەری سەوزایی یان پاراستنی ڕوبەری سەوزایی بەدەر لەوەش ئەمڕۆ لیژنەکانمان کە جاری دووەم ڕووی داوەتەوە سەرپێچەکە دووبارە بۆتەوە کە سەرپێچەکە دووبارە بۆ لیژنەکان پێشنیاری تونترین سزایان بۆ کردوین کە ئەبێ سزای بن و پێویستە بە بڕی 10 ملیۆن دینار غەرامە بکرێت. تیمەکانی بەرگری شارستانی 5 کاتژمێریان ویست تا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. بە درێژایی ئەو ماوەیە دووکەڵێکی چڕی ڕەش بە ئاسمانی ناوچەکەدا بڵاو بووەوە. ئەوەش کاریگەری خراپی لەسەر ژینگەی ناوچەکە دروست کرد. هەمیشە لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی ئاگرەکان خەمڵاندنی ورد دەکرێت بۆ زیانە مادیەکان. بەڵام ئەوەی کە گرنگ نییە و زیاتر بەدواداچوونی بۆ ناکرێت هەژمارکردن و خەمڵاندنی زیانە ژینگەی و سروشتیەکانە کە لە ئەنجامی کەوتنەوەی ئاگرەکان و بەرزبوونەوەی دووکەڵێکی زۆر دروست دەبێت. ئێحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام ناوچەی تانجەرۆ سلێمانی.